والله نازانم لەکوێوە دەست پێ بکەم، یعنی ئازاری ناخی من بە جۆرێک لە جۆرەکان ئەوەندە زۆرە، زۆر کات کە خۆم دانیشم بەزەیم بەخۆمایەتەوە بەتەنیا دانیشم. مامۆستاگە من لە مناڵیەوە بەهۆی ئەوەی کە مناڵ بووم دەرزیان لێیاوم، دەرزەکە بەخەڵەت لیان ناوم، ئەوەی کردبوو کە خەرچی ڕاستم شەلێ. زۆر ناخۆش بوو مامۆستا، من هەر لە سەرەتای چوونە مەکتەبم لەلایەن ڕەفیقەکانمەوە گاڵتەم پێ ئەکرا، هەستم زۆر ناخۆش بوو. مناڵێک لەلایەن ڕەفیقەکانەوە پیانەوتم کچە شەلەکە. ببوورە مامۆستاگیان کە باسی ئەەکەم بە جۆرێک لە جۆرەکان ڕقم لە خۆمە بێتەوە، ڕقم لەو مناڵانەشە بێتەوە کەوایان لێ کرد، کەوایان پێوتم. مامۆستا کەوایان من زۆرم حەز لەوە بوو کە ڕۆژێک لە ڕۆژان وەکو ئەکتەرێک لەسەر شاشە دەرکەوم، یاخود وەکو شانۆکارێک ئەوەی کە لەسەر دەور ئەبینێت. مامۆستا من مناڵ بوومەوە کاتە ئەموت خۆزگە منیش وەکو ئەو کەسانەی کە ئاهاتن بۆ مەکتەبەکەمان دەوریان ئەبینی، منیش ڕۆژە شتێکی ئاوام کردیان. زۆر کات لە فیستیڤاڵی مەکتەبەکانمانە کە ئەکرا من زۆرم حەز لێ بوو دەور ببینم. جا من ئەڕۆشتم بۆ لای مامۆستاکان، خۆ هەڵناگرێت مامۆستاکان هەڵیانیان شتێکی دەورێکیانیانە کە زۆر عەزیەتی خاچم نەیات، بەڵام زۆر ناخۆش بوو. لە دوایە ڕەفیقەکانم پیانەوتم ئەوە ئەگە باوکە پارەی نەبووایە نانێشتەوە دەورە ببینی، ئەوە باوکە پارەی یا بە مدیرەکە. مامۆستا کەسە بەسێکم زۆر بێتاقەتم، ڕقم لەو تەلەوانەشە بوانێ. هەرچۆنی وا بوو بەردەوام بووم، هەر خوێندنەکەم هەرچۆنی بوو تاوەکو سەی ناوەندیم هێنا. هەستمە کرد کاتێک ئەچوومە بەردەم ئەوێنەکە جلەکانی دایکم لەبەرە کرد، ئەچووم دەورمەگەڕا لە سەیژنی دراوسەکانمە کردەوانە. جا دایکم زۆر جار گاڵتەی پێکرد، وەڵا کچمەوە چییە بەزانە لە سەیژنی دراوسێ بکەرەوە عیبە. ئەوە نادایە، من حەزەکەم گەورە بم ئەبم بە ئەکتەر. بەڵام لەگە گەورە بوومە وردە ئەم خەونە گەورە بوو، بەڵام بە ئازارەوە گەورە بووم. هەرچۆنێ بێت سوپاس بخوا دوای سەی ناوەندیم تەواو کرد، چوومە پەیمانگەی هونەرە جوانەکانەوە. خۆ هەڵناگرێت مامۆستایانی ئەوێ باشن، هاوکارت ئەکەن، سێری ئەوە ناکەن کە تۆ کە بە مناڵی پیانەوەتم کچە شەلەکە، سێری ئەوە ناکەن کە ئێستا پێچەڵەن کچە شەلەک، ئەوان زیاتر گرنگی بەتوانان. بەڵام مامۆستا جیاوازە لەگەڵ تەلەبەیە لەوێ تەلەبێ 16-17 ساڵە زۆر بیکردنەوەی جیاوازە لەگەڵ مامۆستایە کە چەندێکە تەمەنی لە کارەکە بەسەر بردووە، لانی کەم مەعاناتی دەوروبەرەکەی و خوێندکارەکانی ئەزانە. هەموو کاتکە لە دەورەکانە ئەیتر مامۆستا جاری وا هەبوو دەوری بەسەر خوێندکارەکانە داوەشە کرد، دەوریشان ئەیا بە من خۆخواڵ ناگرێ، دەورێکیشان ئەیا بە من کە زۆر ئازێتم نەیە، چکە کە ئەڕۆشتم تۆزە قاچم ئازاری ئەیام، ڕاستە بە شەلی ئەڕۆشتم، بەڵام هێشتا ئازارێکە بوو لە قاچمان، چکە زۆر سەردانی دکتۆرم کردبوو، بەڵام دیار بوو کە قاچم چەند سانتیمێ کورت ببووە، چارەسەرێکی زەحمەت و پارێکی زۆریشی تێچوو. والله هەرچۆنی بێت مامۆستاگیان بەردەوام بووین، ینی لە کاتێکا کە مامۆستاکان شانۆیان پێکردن یاخود چالاکیمان هەبوو، بەڵام ئەگەم لە ڕەشقەکانە بوو ئەموو کات پیانەوتم ئەوە ئەگەر کچی دەوڵەمەند نەبووایە ئەو کچە شەلە کێ هێڵا، مامۆستاکان وەریانەگر لەناو پەیمانگایە. ئەی مامۆستا زۆر ناخۆشە، خەڵکی ئێستا زۆر بێویژدانن، هەنێک تەنیا وا سەرت ئەکەن لەبەرەوەی تۆ نقسانی کە مەندامیەکت هەیە وازانن ئیتە تۆ ناتوانانی هیچ شتێ بکەیت، بەڵام بەخۆوە نییە. یعنی با کەمەندامین، یعنی ئێمە کەمەندام ناتوانین هەنگاوەکان بنین، ناتوانین ببین کەسێکی سەرکەوتوون